سڵاتان لێبێ بەڕێزان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری مانگی من کە مانگی ڕەمەزانی پیرۆزە لەگەڵتان نابم. تەوەری ئەم جارە دەمەوێت لە هاوڵاتیان بپرسم چۆن دەبێت لە مانگی ڕەمەزانە مامەڵە لەگەڵ یەکتریا بکەین، چۆن کاردانەوەمان بۆ ئەو شتانەوە هەبێت کە لەم مانگایە دێتە بەردەستمان. لەگەڵمانە من ئەم پرسیارەیان لێ یەکەم ئێوەش گوێبیستی وەڵامەکانیان بفەرمون. مامەڵەکردمان لە ڕەمەزانە بێت چۆن بێ بەرامبەر یەکتر؟ مامەڵەکردنێکی موسڵمانانەیە، ئەبێ زۆر زۆر لەسەر خۆبی زۆر هێدی بی هادی بی ئیتر پێویست بە تووڕەبوون هەڵچوونیش ناکە لە هیچ شوێنەکە. هەیە بەهۆی برسێتیەوە ئاوە تۆزێک تووڕە و عەسەبیە بێت. وڵای ئیتر بە شەخص کەوتووە، هیوایە تۆزە هەر خۆی عەسەبیە، هیوایە لەسەرە خۆیە، ئیتر بە ئینسانەکان کەوتووە. ئێوە ئێستا شەربەت فرۆشن، خوای گەورە ڕزق خێرتان بدە. هەڵسوکەوتی خەڵکە بینن چۆنە لە ڕەمەزان لەگەڵ یەکتریا، بە تایبەتی کە خەڵک زۆر ڕوتان؟ وڵای ئێمە تووشی هیچ گیرروگرفێک نەبووین، چەند ساڵ لێرە شوی لەخوا بەزابێ خۆشمان کۆسمان باشە لەخوا بزە، خەڵکی ژەمان ناسێ لە بازاڕەکەیە. مامەڵەی خەڵکی ژەبینن تەبیعیە، زۆر تەبیعی لەگەڵمانە ئێمە شەروایی. چۆنە بێ ڕێز لە یەکتری بگرین لە مانگە؟ نەکرد لە مانگەیە هەموو کاتێکە بێت تۆ ڕێز من چەند ڕێز تۆ تۆش ڕێزەوە نەرزێم بگری بە ڕێز لە بەرامبەرەکەت بگری، یعنی گەورە و بچووک و پیر و ئەوانە فەرق ناکات، لە هەموو تەمەنەکە بێ ڕێز بژێ ڕێز هەرکە ڕێز بگرە ڕێزشی لێگی وایە ئەی تەمان وایە. لەم مانگەیە ئەبێ لێبوردنی زۆر بێ، دڵگەورەی لێبوردن، دڵگەورەی لێبوردنە زۆر بێ، سەرفە نەزەر بکەین، یعنی ئەبێ وابی. وڵای خۆی ئەگەر هەر مانگی ڕەمەزانیش نەبێ هەر پێویستە ئەوانە هەر هەبێ، چونکە ئینسان ئەگەر لێبوردنی هەبێ خوای گەورە زیاتر لێبوردە بێ بەرامبەر. ماڵێ ئارەوەڵا جگەلەوە وەکو تۆ ئەڵەی ئینسان هەرە بێ لێبوردە بوو دڵگەورە بێ، بەڵام لە ڕەمەزان ئەگەر ئەو مامەڵەیە بکە ڕەنگە خێرەکەی زیاتر. خێرەکەی بەڵێست وابزانام خێرەکەی سێقاتە چوارقاتش ماڵێ. ئەبینین هەندێک کەس کە بە ڕۆژووە بێ تۆزێ عەسەبی و تووڕە بێ، چیت هەیە بۆوان؟ وڵای خۆی کە بە ڕۆژووبی ئەبێ لەسەر خۆبی هێ منبی خۆی خوای گەورە خۆی ئەو ڕۆژۆی داناوەکەوە ئینسان هێور کاتەوە. فێری سەبر و ئارامی سەبر و ئاماڵێ فێری سەبر و ئارامی دە. هەڵسوکەوتمان لە مانگی ڕەمەزان لەگەڵ یەکترا چۆن؟ طبعا مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆز و مبارەکە، هەموو حساباتی خۆی هەیە. مانگێکە ئەبێ ئەوەی کە لە ڕابردووە کردوتە لەم مانگیان نێکی، مانگی خێر و بەرەکەتە، مانگی یەکتر بەسەرکردنەوەیە، مانگی مامەڵەکردن چۆن ئەبێ بلانی لە ڕەمەزانە چۆن مامەڵە لەگەڵ یەکتریا؟ طبعا هەموو ڕۆژێ بێ مامەڵەمان لەگەڵێکا باش بێ، بێ نەک ڕەمەزان ڕۆژەکانی تیش هەر وەکو یەک بین، بەس مانگی ڕەمەزان تایبەت و خۆشی و ناخۆشی خۆشی هەیە، بەڵام زیاتر خۆشیەکەی هەیە. دان بە خۆمانە بگرین لە هەندێک هەڵسوکەوتەوە ڕەنگە خێرەکەی زیاتر بێ لە ڕەمەزانە. لە ڕووی خێرۆ زۆر ڕاستەوەیە، بەڵام میتر ئینسان بێ لێبوردە و بەخشین بێ، ینی بتوانێ لەم مانگەیە ئەوەی دەستکراوە نەبووە بتوانێت ئاور لە فەقیر وەژار باتەوە دڵی گەورە بێ بەتاشیت. بەڕای تۆ خەڵک چۆنە بێ مامەڵە بکات لە مانگی ڕەمەزانە لەگەڵ یەکتریا؟ مامەڵەکردنی خەڵک لەگەڵ هەیە من بێ باشترە، خەڵکەکە خۆڕاگر بێ و هەیە من بێ منی و لەسەر خۆی. بەڵێ باشە بۆ ئەبێ هێمن و لەسەر خۆبی؟ لەبەرەوەی خۆی ڕۆژۆکە تۆزێ تاسیرت تێکا بە بۆنەوەی تین و دەبێ برسی دەبێ هەیە ئیتە ئەنواعی هەیە نەخۆشە لە یەکتری تووڕە نەبن باشترە، عەساب ئەیانگرێت جاری وا هەیە. شتێک بینین یەکسەر تووڕە نەبێ، ڕەنگە ئەو کەسە عوزرێکی تایبەتی هەبێت تۆ نەزانی. بەڵێ هەیە من بن باشترە و خوای گەورە هێمنیان کە. هەندێک کەسە بینین عەسەبیە تووڕەیە بۆ نمونە زۆر هەڵەچێت، چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کەسانە بکەین کە بینیت ئەو بەرامبەرەکە ئەگەر بیناسی ئەمە کابرایەکی عەسەبیە بەڵێ وەڵا بێت تۆ هێ من بی لەگەڵیا چار نییە ئەگەر تۆش تووڕەبی ئەوە زەکەت تووڕەبی ترەوە ئەبێ بە بەزم ئەگەر تۆ نەرمی ڕەنگەویش دوای خۆی بەڵێ تۆ نەرم بە ئەو باشترە بێت. ئەگەر ڕەمەزانە بینن چۆنە؟ الحەمدوللا باشە الحەمدوللا زۆر. بەڕێی تۆ لە مانگا بێت چۆن مامەڵە لەگەڵ یەکتریا بکەیت؟ وەڵای تر بە شێوەیەکی نەرمونیان و لەسەر خۆ
هەنی ئەوەی کە بۆ مسلمانێ هەڵسوکەوتێ گونجاو و باشە بەو شێوازە بێت بۆی هەم لە بەرخۆ هەن لە بەر ڕۆژۆگەشە نەرمونیانی گرنگە بۆ ماوە ئارەوەلا لەسەر خۆی هەتا لەسەر خۆوی باشترێکە باش جەناب ئێستا دوکانت هەیە مشتری دیێت بۆلات هەڵسوکەوتی مشتریەکان لەگەڵ مانگی ڕەمەزانە فەرقی هەیە لەگەڵ مانگەکانی دیکە وڵایەتی تەبعاً کەس بۆ کەسە گۆڕێ هەیە باشترە بەسەشە تۆزە هیلاکە بێ لەوە چێت تۆزە حەسابی هەبێ تووڕە بێ لە ئەو شتانار ئەبێت بۆی برسێتی و هەنێ هەندێکی عەسەبیە بێت ئەی تەمانەوانار هەیە خۆت چۆنی لەگەڵ برسێتی شتا ئەلحەمدوللا زۆر باش هەر لەخوا بەزیاد هەستەکەی ئارامتری لە پێشڕەم زۆر خۆشە جێی وا هەر نابێت ئەبێ هەسوکەمان ڕێکوپێک لەگەریەکەەوە بێ بە قسەی خۆش بجوڵێنەوەن و ئەم شانەوە بە قسەی خۆش کابراایکی عسەبێت و ڕابێت قەیچێکە شان نازیە نەرم بی بەرامبەری بەرامبەری نەرمی لێ ببووری تو ئەمانە هەندێکی دەبینی وەکو تۆ دەڵێ برسی ئەبێ یان تینوە بێ جۆرە جۆرەکان هەڵەچێت تووڕە بێت لەو حاڵەتانە ئەبێ چۆن مامەڵ لەگەڵ ئەو جۆرەکە حڵکاتانە نییە هیچ جوابی نەدەیتەوە کاتانە هی نابێت هیچ کاتێ جاوی بێتەوەمانە ئەبێ کابرێکە عسەی قسە و تۆڕە بوو ئەبێت تۆ قسەمەکە تا باش ئەس باشە بێت دوای خۆی بەشێنی کابرا یەتوانێ باشە بێ و خۆشی داوای لێبوردن هەر بڵێ دای لە بردنە کابڵ زۆر نمونەمان بینی و ئەو تووڕە بۆ دوای خۆی هەستی کردو بڵێ وایە ئەو کەسانی کە بەهۆی بۆ نمونە بە ڕۆژوبوونەوە با بڵێن تووڕە بن یعنی پێت باشە بەو شێوازە ڕۆژۆکەیان بگرن یاخود نەخێر ڕۆژوو بۆ ئەوەی ئەو کەسە خۆی هێمن و لەسەر خۆ بێت ئەوایە ئەبێ و کەسێک کە ڕۆژوە گرێت دەمانە تووڕابێت ئەبێت یا ڕۆژەکە نەگرەیە کە ڕۆژەکە گرژ ئەبێت کات بۆ سەبرێ بێت لە هەموو شتێکا بە ڕۆژوو ئەبێ بە ڕۆژی بیت چونکە نیە تۆ دەبارێت ئەوارە دەمی خۆ دەگری ڕۆژەکە دەیە تو کە تووڕە قسە و کرد ڕۆژەکە هیچ یعنی ڕۆژەکە قبول نییە زۆر